سڵاتان بێم کاتتان باش بەرنامە ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لەم بەرنامەیەدا بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم باز لە کۆمەڵێک تەوری تایبەت بە دۆخی ئێستای بازاڕەکان و جموجۆڵی بازرگانی دەکەم ئاشکرایە لە ماوەی کە 5 ساڵی ڕابردووی کابینەی نوێمی حکوومەت پلانێکی باشە بوو بۆ باشکردنی ڕۆڵی بازرگانی لە ڕووی چۆنێتی و چەندایەتیەوە لە دوای ئەم 5 ساڵە پلانی بەردەست چی بووە ئاماژە و پێدراوەکان بۆ داهاتوو دڵخۆشن دەتوانین بڵین کە کەرتی بازرگانی ئێمە کەرتێکی پێشکەوتووە ئەمە لە زانستی ئابووریدا چی یەکلای دەکاتەوە حتمما پەیوەستمان بابەتانە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەڕێ سەرۆکی حکوومەت کۆمەڵێک بڕیار و ڕێنمایی نوێی دەرکرد بۆ بابەتی باج کە ئەمە ڕنگدانەوەی دەبێت لەسەر ژیانی پیشەوەران کەمکردنەوەی ئەم باجۆ و لابردنی بە شێوەیەکی کاتی دەبێت یان هەمیشەیی حتمما بابەتێکی دیکە هەر پەیوەستە بە کار و بارەکانی وەزارەتی بازرگانی بابەتی گەرمی جوتیارانە بەشێک لەم پارە تا ئێستا نەهاتووە هۆکارەکەی چییە حتمما لەگەڵ هەموو ئەمانە بابەتی ئەو خاڵە گومرگیانەی کە لە نێوان هەرێم و بەغدا ئێستا کێشەی لەسرە بەشێکی دیکەی تەور و گفتوگەکەم لەگەڵ بەڕێز نەوزاد شەقامین بە بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم دەبێت بەسپاسەوە کاک شێخ سپاس بۆ ئەم دەرفەتە کاک شێخ دۆخی بازرگانی ئێمە بەراورد بە ڕابردوو چی هەنگاوێکی بەرەو پێشوونی بەخۆ بینیوە ئەوەی کە گرنگ بێ بەلای ئێوە سواز بۆم دەرفەتە سڵا لە بینەرانتان هەرۆگاگادارن پرۆسی بازرگانی پرۆسەیەکی بەردەوامە و ناجێگیرە ینی کاتێکی دیاریکراوی نییە بۆ یاوەرزێکی دیاریکراو نییە بەڵکو پرۆسەیەکی بەردەوامە پێویستە بە ژیانی وڵات و هاوڵاتیانیشەوە بۆ ئەم پرۆسەیە کە بە بەردەوامی لە ساڵە دوای ساڵ پێویستی بە میکانیزمی نوێ ڕێنمایی نوێ هەیە بۆ ئەوەی گەشە بکات چونکە هەم خەڵکەکەش زیادەکە هەم ئالەتی ئیشکردنەکانیش دەبێت بگۆڕێ لەگەڵ ئەو قۆناغەدا خۆی بگونجێنێ بۆیە حکوم کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەم وەزارەتی بازرگانی پیشسازی پلان و میکانیزمی گونجاویان ساڵ بۆ ساڵداناوە بۆ جێبەجێکردنی ئەو پلانانە کاری بۆ دەکەین بەتایبەت بۆ لە بازرگانەکەدا کار لەسەر ئەوە دەکەین بەدەر لەو چوار دەواازە نێو دەوڵەتیە و بەدەر لەو دوو فڕۆکەخانە نێو دەوڵەتی کە بە ڕسمیدا دەواازەکان کاڵا دێتە ژوورەوە کار دەکەین کە دەواازی دە نێو دەوڵەتی تر زیاتر بکەین بەڕاستی ئەمەیەکە لە ئەرکەکانی وەزارەتی بازرگانی بۆ ئەوەی ئەو دەرفەتە زیاتر بێ بۆ بازرگان و بۆ بتوانێت کاڵای زیاتر بێت یا کاڵای زیاتر بچێتە دەرەوە خاڵێکی کە ئەوەیە مەسەلەن ئێمە ئەو نووسنگی بازرگانەکان بکەینەوە لە دەواازەکان یا لە شارەکانی سەرسنوور بۆ ئەوەی بازرگان زۆر ماندوو نەبێ بە ماڵمەڵەکردن و وەرگرتنی مۆڵەتی بازرگانی و بتوانێت زوو مۆڵەتەکە وەرگێت و بچێ کاڵاکەی بێنێت دوای نەکەوێ خاڵێکی کە مەسلەی ژێرخانی ئابووری ژێرخانی پێشخستنی بواری بازرگانیە لە ڕووی ڕێگاوبان و لە ڕووی ئەمانەوە ئەوش لایەنی پەیوەندداری خۆیان هەیە کە هەمووی کار لەسەرەوە دەکەن چۆن بتوانین بازرگانێکی سەردەمیانە دروست بێت و کاری بۆ بکەین بۆی بتوانین بازرگانان بە ئاسوودەیی کۆتایی وەڵامەکان دەکەم بە پرسیار کەواتە بۆ پێشکەوتنی ڕۆڕۆی بازرگانی حتمما دەبێ ئێمە لە ژێرخانەکەەوە دەست پێ بکەین خاوەنی ئەم ژێرخانە تۆکمە بازرگانی لە ئێستادا بڵێ ئێستا هێنا هێشتا سەرەتامانە پێویستی بەکارە پێویستە تۆ یەکەم ڕێگاوبانەکانت زۆر باشکەین دووهەم سگەی قتارەوە ئێستا لە پرۆژەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە سێهەم دەبێت دەواازەی دەوڵەتەکان فراوان بکەیت سنوورەکان فراوان بکەیت بۆی بتوانێت ئەمان هەمووی بنەماین بۆ فراوانبوونی بازرگانی لە کوردستان کەواتە لە بابەتی بازرگانی لە جم و جۆڵ لەم شتە باشانەی کە بە ڕێزت ئاماژەی پێ دەکەیت گەشتین بەچی ئاستێک تا ئەم دەقی من تۆ گفتوگۆ دەکەیت ئێستا مەسەلەن لە ساڵی ڕابردوو لە شەژمانی ڕابردووی ئەم ساڵ بەراوردکردن بە شەژمانی ئەم ساڵ کە کردومانە هەر ئەم ساڵ زیاد لە 200 مۆڵەتی بازرگانی زیاتر دراوە لە چاو ساڵی ڕابردوو بە بڕی ڕاستیدی دانرا و زیاتر لە 1 ملیار ڕاستی زیاتر دانراوە لە ساڵی ڕابردوو یانی ئەمانە دەرخەری ئەو ڕاستیان کە هەم پرۆسی بازرگانی بەردەوامە نەوەستاوە هەمیش لە گەشەکردندا چونکە ئەگەر بێت و تۆ زمینی بۆ ساز نەکەیت و کار نەکرێت بازرگانەکان ئاسوودە نەبن و زمینی سازی سیاسی و ئابووریان بۆ دروست نەبێت ڕەنگە بازرگانەکە نەبێت شێغا و مۆڵەتانەی کە دراون زیاتر لە چی بوارێکی بازرگانی دابوون بۆ نمونە ئەمەوە دەکات کە جەدوای اقتصادی ئابووری هەبێت لە داهاتووە بۆ حکوومەت بەڵێ بەتاکید ئێمە ئەو مۆڵەتانەی کە دەیدێن بۆ زیاتر بە پلەیەک پیشسازی کیمیاویەکانە ئەوەی کە مەوادەکییان ئاساسەکان دێت لێرە تعبیەکەنەوە دووهەم مەسلەی کۆمەڵی کشت و کاڵیەکانە شتی زراعیە سێهەم خۆراکە چوارەم ئاژەڵە پێنجەم کەرەسەی کارەبایی و ئەلکترۆنیاتە ئەمانە ئەو کاڵایانن کە زۆرتری مۆڵەتی بۆ وەرگیراوە لەم ساڵا و لە ڕابردوشدا باشە کەواتە ئێستا هەرێمی کوردستان
لەگەڵ وڵاتانی دەرەوە بە دیاریکراوی لەگەڵ چەند وڵاتە ئاڵوگۆڕ و بازرگانی پەیوەندی هەیە. ئێمە لە بواری هاوردە و هەناردەشدا پەیوەندی بازرگانیمان لەگەڵ زۆربەی زۆری وڵاتە ئەوروپیەکانیش و وڵاتە عەرەبیەکانیش و وڵاتانی دراوسێش بە ئێران تورکیاوە هەیە. بە هێندەی ئەو سوود و قازانجەی کە ئێمە بە دنیای دەرەوە گەیاندومانە بە هێندەی ئەوە توانیمانە سەرمایی بیانی ڕاکێشین بۆ خۆمان بەداخەوە دەڵێم لەبەر ئەوەی بازرگانی ناوخۆمان ئێمە بازرگانی کە بەرهەمی ناوخۆمان هەیە کەمە لەم نەمانتوانێت لەو ئاسەدابین بەڵام ئێستا کە هەم سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتی کابینەی و وەزارەتی بازرگانی ئێمەش ئەوەیە کە چۆن بتوانین بەرهەمی ناوخۆ زیاد بکەین بۆی بینێنینە دەرەوە چونکە هەر ئیقتصادی وڵاتێک ئەگەر بێت و تەوازن دروست نەکات لە بینی هاوردە و هەناردەکەیدا اقتصادەکەی وەکو پێویست بڵێن پێش ناکەوێت و گەشە ناکە لەو ڕوانگەیەوە بەرهەمی ناوخۆ زەڕورە ئیشکردن لەسەر بەرهەمی ناوخۆشەوە بە ئاسانی بە شەو ڕۆژە نابێ پێویستی بە دروستکردنی ژێرخانێکی ئابوورێ بۆی کشت و کاڵ گەشە بکات کشت و کاڵ فراوان بێ پیشەسازی و کارگەکانمان بخەینەوە کار و کارگەکان ئەو بەرهەمە کشت و کاڵی کە بەرهەمی دێهێنە ناو کارەکانە تعبیە بکرێت و بکرێتە کەرەستەیەکی جوان کە بە شێوازێ بێت منافەسەی کاڵای دەرەوە بکە بتوانێت لە بازاڕی دەرەوە بازاڕی بۆ پەیدا بکرێت ساغ بکرێتەوە هەموو ئەمانە پێویستی بەکارکردن هەیە ئێمەش لە سەرەتادان بەتایبەت ئێستا لە بوارێ کشت و کاڵەکەدا تێت ناژارمەوە لە بواری هەندێک مادەمان هەیە ڕاستە ڕەنگە خۆشمان هێشتا پێویستمان پێی بێ بەڵام بەڕاستی ینی ئەمانەوێت پەتاتەکە چۆتە دەرەوانێ ڕغبەتێکی زۆر باشی بۆ پەیدا بووە هەنگوینەکەمان چۆتە دەرەوە ڕغبەتێکی زۆر باشی بۆ پەیدا بووە گوێز چۆتە دەرەوە ڕغبەتێکی زۆر باشی بۆ پەیدا بووە هەنار چۆتە دەرەوە ڕغبەتێکی زۆر باشی بۆ پەیدا بووە و هەندێک برنجی کوردی هەندێک برنجی کوردی چۆتە دەرەوە هی خۆمان هی ئاکرێ هی وڵات ئەم وڵاتی خۆمان ڕغبەتێکی باشی بۆ پەیدا هۆکاری ڕغبەتەکەشەوەیە کە ئەم مادانەیە کە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێن موادی حافزی تێناکەن سروشتیە بە ئاوی پاک پەروەردە دەبێت جەوە سروشتەکەی گونجاو لەبارە بۆ بەرهەمێنانی ئەو کاڵایە سوودەکەی ئەوەیە ئەوان کە فەحسی دەکەن لە فەحسەکە زۆر باش دەرەچێت بۆیە مشتری لەسەر دروست بووە جاران قسەیەکە بوو دەیانوت لە سەدا هەشتای بەرهەمی ئێمە هاوردەیە لە سابیسمان هەناردەیە ئێستا ئەگەر ئەم ڕێژەیە بۆنە پێچوانە بکەینەوە ڕێژەکە چندێک کەم و زیادی کردووە وەکو خۆیەتی یان کەمتر تقریبا کەمێ زیادی کردووە چونکە ئێستا هەوڵەکانی کابینەوە هەموو وەزارەتی کشت و کاڵ و بازرگانی هەمومان بۆ ئەوەیە چۆن بتوانین ئەم بەرهەمانە زیادکردن ئەویش بە زیادکردن بەچی دەبێ بەوە دەبێ تۆ بەرهەمی ناوخۆکان و تەشجیعی ناوخۆ بەرهەمی ناوخۆ بکەی زیاد بێ زیاد بێ کارگەکان خەیتەوە کار ئاسانکاری بۆ کارگەکان بۆ ڕێگریانەکە لە بەردەم بەرهەمێنانی کارگەکاندان لای بێ کشت و کاڵ شێوازی علمی و زانستی پێڕۆ بکەی بۆ بتوانی بەرهەمی زۆرتر بەرهەم بهێنێ هەموو ئەمانە پێویستی بە کات و پێویستی بە سەرمایە پێویستی بە زانستێکی پێشکەوتووە ئێستا لە سەربەندی ئەوەدان چەندین لێکۆڵینەوە ئامادەیە بۆ ئەوی بتوانێت لەسەر ئەو بنەمایە هەم کشت و کاڵ پێش بخرێت هەم کارگەکان پێش بخرێن و هەم بتوانێت ئەو بەرهەمیش کە بەرهەمی دێنێ بە کوالیتێکی باش بێتە دەرەوە کەواتە بەپێی هەموو پێوەر و ئاماژەکان ئەو هەنگاوانەی کە تا ئێستا نراون دڵخۆشکەرن ئاماژەیەکی ڕوونی تێدایە بۆ دڵنیاییەوە وێ دەکەین چەند ساڵی ئاینداکە دانیشتینەوە بۆ گفتوگویەک پێتان بڵێم کە نسبەیەکی زۆر باش لە بەرهەمێنان چۆتە پێشەوە بۆ دەرەوە ئەم ئایندە دوورەیە نزیکە ئینشاءڵڵا باشە گەشتبینی نێمە بابەتی ساغبوونەوەی بەربوومەکانە ناوخۆ ئێستا حتمما بابەتی پێگەشتنی هەندێک بەربوومی وێ بە تایبەتی خەیار تەماتە ئەمانە حتمما بەڕێز لە من باشتر دەزانی کە ڕۆژانە بەشێک لە جوتیاران وەکو ناڕەزایی بەرەمەکانی نافرۆشینیان بۆ من لە شوێنێکدا ڕۆی دەکەن بۆ ئەمە چی کراوە کاک شێخ خۆی یەکێک لە کەموکوڕەکانی بەرهەمی ناوخۆ و پاراستنی بەرهەمی ناوخۆمان ئەوەیە کە بەڕاستی ئەمە لە ئێستادا یەکێک لە ئیشەکانمان کە بیکەین بۆی و کردوشمانە دروستکردنی کۆگای ساتکەرەوەیە بۆ ئەو بەرهەمانەی کە بەرهەمی کوردستان لە یەک وەرزی تایبەتە پێدەگا بە تەماتە و خەیار و شووتێکەمانەوە بۆیە ڕەنگە بەو بەرهەمە زۆرێک دێتە بازاڕەوانە نرخەکەدا دەبەزێنێ بەڵام ئەگەر ئێمە کۆگای ساتکەرەوەمان هەبێ لە کاتێکی دیاریکراوە ئەوەی کە ساغ نابێتەوە لە بازاڕە هەڵی بگرین کۆمپانیایەک بێت لێوە لە جوتیارەکەی وەربگرێت با جوتیار زەرر نەکا کۆمپانیاکەش بازاڕی بۆ دروستکە لە دەرەوە و لەگەڵ ناوەڕاست و خاڵی عێراق وڵاتانی دەرەوە بە دڵنیایی و جوتیار توش زیاد نابێت ئێستا ئیشکردنمان بۆیە چۆن کۆگای ساتکەرەوە زیادکەین بۆی ئەو بەرهەمانە خسار نەبێت بەس کاتەکە درەنگ نییە کاک شێخ بۆچی پێشتر ئەمە نەکراوە بەردەوام بەڵام بەهۆی فراوانبوونی ڕێژەی دانیشتوانەوە بەهۆی زۆری کارەکانەوە وای کردووە ڕەنگە ئەو ژمارەیە کە بۆ کارگەر کە بۆ کۆگاکان دروستکراوە کەمە هێشتا پێویستی بەوەیە کە مۆڵەتی زیاتر بدێن بە کۆمپانیەکان بتوانن کارگەی کۆگای ساتکەرەوە و کۆگای ستاندار دروستکەن کە ئەو بەرهەمانە بۆ ماوەیەکی زیاتر بمێنێتەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکان ئیشی لەسەر دەکەن بۆ کاری دووەمیش کە ئەو بەرهەمە خەسار نەبێ بۆ لە پەیوەندی بەردەوامداین لەگەڵ ناوڕاست خۆی عێراق لەگەڵ دەرەوەشە کە
جنابی سەرۆکی حکومەت لە کاتی سەردانەکانیان بۆ دەرەوە لە کاتی هاتنی ئەو کۆنسوڵە وڵات باڵێۆزانەی کە دێتە لای هەمیشە قسەی یەکەم و دوای بەخێران قسەیەوەی دەوەتی چۆن بتوانێت بازرگانەکانی بێنتە ئەم وڵاتە هەم بەرهەمێنان بکەن هەم بشتوان ئەو بەرهەمانە کە ئێمە هەمانە بازاڕی بۆ دروستکات کەواتە ئەم دوو ئاراستەیە لە پێناو بەرهەمی ناوخۆدایە بۆی چۆن بتوانین ئێمە ئەو جوتیاری کە بەرهەم دەهێنێ و ساڵێک بەرهەم زەحمەتی لەگەڵا دەکێشێ ڕەنج بە خەسار نەبێت. کاکشەق بابەتەکە تا چەندێک ئەوە دروستی کردووە بۆ نمونە ڕۆژنامەی کشتتوکاڵی کە دەبێت پەیڕۆ بکرێت لە چاندنی بەرووبووم جوتیار ئێمە بە سەلیقە و ئەکادیمی و شارەزایی و زانستی ئەم بەرهەمانە لە کاتی خۆیان بەرهەم دەهێنێت یان ئەم فەوزا و تێکەڵ و پێکەڵێکی هەیە بەرهەمی ئەوەیە کە بۆ نمونە ڕۆژنامەیەکی کشتتوکاڵی ڕێگوپێکمانی بە پێی وەرزەکان ئێمە ڕۆژنامەی کشتتوکاڵیمان لە کوردستان هەیە لە عێراقیش هەیە لەژنێکی هاوبەشیش هەیە لە هەردوو وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی پێم وایە پلاندانان و هەماهەنگی بە دووەداچوونیش کە نوێنەران تێدا چەند ساڵی ڕابردوو ئێمەشی تێدا بووین کە وەزارەتی بازرگانی بۆ دانانی ڕۆژنامەی کشتتوکاڵی هاوبەش ئەمەی ئێمە کە خۆمان دایانین ئەمە جیایە ئەوەی لەگەڵ بەغدایە ئەساسە چونکە ئێمە بەرهەمەکانی خۆمان وەرزێکی دیاریکرامان هەیە بۆ هەندێک کاڵا بۆ هەندێک بەرهەم دەبێت لەگەڵ عێراقا لە هەندێک بەرهەمی عێراق زوو پێ دەکات دەبێت ئەو ئێمە ڕێگە پێ بدەین ئەو بەرهەمانەی ئەوان بێتە لای ئێمە کە ئێمە نیمانە کاتێک کە ئێمەش بەرهەممان بەرهەم دێ دەبێت ئەوان ڕێگە نەگرن لەوەی کە بەرهەمەکانی ئێمە چێتە ناوەڕاست خاڵ و عێراق ئەم ڕۆژنامە کشتتوکاڵی دروست بووە ئیتفاقیش لەسەر کراوە بەڵام بەداخەوە دەڵێ وەزارەتی کشتتوکاڵ هەر ئەوەندە دەزانێت ئێمە زۆر جار لەگەڵیان ڕێکەوتووە ڕۆژنامەی کشتتوکاڵیمان ئیمزا کردووە بەڵام سێ ڕۆژ دوای ئەوە برایەکی تریان دەرکردووە بە ڕاگررتنی بەرهەمەکانی ئێمە جاوە پرسیارەکە لە کێشەدانەوە گلەی جوتیار ئەوەیە ئەم ڕۆژنامە کشتتوکاڵی بۆ خۆی جێبەجێ ناکرێت بۆ نمونە کاتێک تەماتە لێرە زۆر دەبێت لە عێراق کە دەوێت جوتیارەکە بوونە ڕەوانەی ناوەڕاست و باشووری عێراقی بکات لەوێ وەرناگیرێت یان ئێستا لە ماوەی هەفتەی ڕابردوو بەڕێز لە من زۆر باشتر دەزانی کە کۆمەڵی خاڵی گومەرگی دانراون کە ئەمە هەر بۆ خۆی بۆتە هۆی ساغنەبوونەی بەروبوومی جوتیاران بۆ ئەمە یعنی ناوبناو ڕوەدات بۆ ڕێکوتنێکی استراتیژی هاوبەشی هەمەلایەنە نییە ناڵێم ئێمە ڕێکەوتمان کردووە لیژنەی هاوبەشیش پێکاتەوە واژۆی مەحزەڵەکانیش کراوە باشە بەڵام کێشەکە لەوەدایە سیاسەتێک لە پشتی ئەمەوەیە کە سیاسەتی وەزارەتی کشتتوکاڵی عێراقا یان سیاسەتی حکوومەتی عێراق بەڕاستی کە دەیەوێت سیاسەت لەگەڵ هەرێمی کوردستانەکە و برسی کادیان جوتیاریش و خەڵکەکەشی ناچار بکات کە واز لە کشتتوکاڵ بێنن چونکە دەزانن بەرهەمێکی زۆری هەیە بیانی جۆراوجۆریان هەیە بەڵام گرنگەوەیە ئێمە بە هەموو شێوەی ئامادەیمان دەربڕیەوە دڵنیایان بکەین کە ئەو بەرهەمی خۆماڵیە بە مستەمسەکات و بە حەزەکەن بە ڕسم و بە خاڵی بارکۆدی بازرگانی بۆ یەک کێشەیە نەبێت بەڵێ خەریکیەوەن بارکۆدی بازرگانیشان بۆ دروست کراوە کە لایەن وەزارەتی کشتتوکاڵەوە بەڵام دیارە ئەوان شتێکی سیاسی لە پشت ئەمە مەسەلەیە گەنا هیچ ڕێکارێ هیچ ڕێگرێکی ئیداری هونەری نییە بۆ ئەوەی کە ئەم بەرهەمەی ئێمە کە بەرهەمی خۆماڵی نەچێتە ناوەڕاست کاکشە حکوومەتی هەرێم بۆ بیر لەوە ناکاتەوە کە ئەم بەروومانە لە دەروی عێراق هەناردی دەرەوە بکات ئەتوانێت بۆ نوێ ڕووی یاساییەکەەوە ڕێگە پێدراوە کێشەدامە دروست نەوەستاوینەوە تا ئێستا هەفتەی پێشوو ئێمە شاهدی ناردنە دەرەوەی 100,000 تەن پەتاتە بووین بۆ ئیمارات و بۆ دەوڵەتانی عەرەب و هەنارمان ناروتە دەرەوە مەسەلەن هەنگی چۆدە دەرەوە گوێ چۆدە دەرەوە هەموو ئەو بەرهەمە کشتتوکاڵانەی کە لە خۆمان زیادە بەردەوام خەریکی ساختکردنەوەی بازاڕین بۆیان باش ئەمەوەکو بەرووبوومی ناوخۆیی لەسەر بابەتی گەرمی جوتیاران هەندێک کۆمنت هاتووە حەزەکەم یعنی وەڵامی دقیق و دروستی بۆ وەربگرم بۆ تا ئێستا بەشێک لە پارەی گەرمی جوتیاران نەگەشتۆ بەدەست جوتیارەکان کێشەکە چییە؟ تۆزێ وازاحتر قسەکەم بۆ جوتیاران لێمە ئەم ساڵ بڕیادرا کە 700,000 تەن گەرم وەرگین باش لە سایلۆکانی هەرێمی کوردستان ئەم 700,000 تەنە ئێمە لە 6 دەستمان پێکرد لە 27 تا کۆتایی بە وادەکە هاو بۆ وەرگرتن 45 ڕۆژی خایاند زیاتر لە 685,000 تەن گەرم وەرگیرا ئەوەی کە وەرنەگیرا ئەو گەرمە بوو کە بە کەڵکی بەکارهێنان نەهاو ڕافزکرا لەلایەن سایلۆکانی ئێمەوە پڕی پارەکەی زیاتر لە 558 ملیارد دینار بوو هەموو ئەو گەرمەی کە وەرمان گرتووە لەو گەرمە لەو پارەیە تقریبا تا ئێستا 74 ملیار و 500 میلیۆنمان بۆ هاتووە هێشتا زیاتر لە 482 ملیاری ماوە هۆکاری ئەوەی کە تۆزێ دواکەوتووە کاتی خۆی وەزارەتی بازرگانی عێراق داوای پارەی 5 میلیۆن تەن گەرمی کرد باشە 5 میلیۆن تەن گەرمی کرد بەڵام کە هاتینە سەر وەرگرتن زیاتر لە 6 میلیۆن و 300,000 تەن گەرم وەرگیراوە یعنی بە هەموو عێراق بەرەی بەرهەم زۆر بوو هەرێم بە هەرێمی کوردستان و بە ناوچەکانی ناوەڕاست و خۆڵی عێراق ئەمە وای کرد پارەکە دوا بکەوێت ئەمە وای کرد ئەو پارەی و 5 میلیۆن مصادقەی لەسەر کراوە لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی دارایی پارەکەی بۆ تەرخان کرا ئەم ملیار و ئەم میلیۆن و 300,000 تەنەی کە هێشتا مابوو ئێشتی بۆ کرا لەلایەن وەزارەتی بازرگانی بەڵام هێشتا ڕێکاری ئیداریەکانی ماوە کە پارەکە بگات
ڕێکارە ئیدارەکانی ماوە ئینشاڵڵا لە ئایندێکی زۆر نزیکدا ئەو بڕەپارێش کەماوە چونکە تەنها هەرێمی کوردستان نییە مووسڵە کەرکووکە ئەنبارە کەوانیش هەم پرۆسی وەرگرتنی گەرم دواکەوت تێدا لەبەرەوەی وەرزیگە وەرگرتنی گەرمی ئێمە تۆزێت پێگا گرفتەکە تەنها بابەتێکی ڕۆتینی ئیداری کارگەڕیە هیچ پەیوەندی بە سیاسی و ئیداریشتەوە نییە ئینشاڵڵا ئەو 482 ملیارش دەزووترین کاتا دێت و لە ڕێی سایلۆکانمانەوە بەچەک دەیدێنە جوتیارە بەڕێزەکان و هیچ دوودڵ نەبن بەڵام پەیوەست بە کاتەکەی ئینشاءڵڵا لە کاتەکەش زۆر ناخایێنێت چون ڕێکارەکان تەواو بوون تقریبا ئەو زیادەی کە دەمێنێتەوە لە گەلمی جوتیاران حکوومەت هێرێم چۆن مامەڵی لەگەڵ دەکات ڕوویایەکی ڕوون هەیە کاکشێخ تا ئێستا بەدڵنیایە ئێمە لە ساڵی ڕابردووە ئەوەی کەمایەوە لیژنەیەکی بۆ پێکات لەگەڵ کۆمپانیای خۆشناو و قەیوان قسە کرا زیاتر لە 7,000 تەن توانرا وەربگیرێ بۆ ئەم ساڵیش لیژنەیەک هەر ئەو هەمان لیژنە دەست بەکار بوونەتەوە لەگەڵ هەردوو کۆمپانیا قسە دەکەن ئەوەی کە ئەو جوتیاری کە گەرمی هەیە بەدەرە لە بەڵام بەمەرجێک دەبێ ئەو جوتیارە ئەو گەنمەی فعلەن جوتیارەکەیە ئەڵێ من 200 دۆنمی هەبووە لەو 200 دۆنمەیە ئەبێ مثلا 6,000 تەنی تەسلیم بەهینەکەکە بە سایلۆکە بەڵام خۆی 100,000 بەرهەمی هەبووە ئەم هەزارەی لە ناو نووسینی بنکەی کشتتوگاڵەکەدا ماوە فعلا ئێمە ئەو کاتە لە ڕێی نووسراوێکی بنکەی کشتتوگاڵێکەوە داوا لە کۆمپانیای خۆشناوی قەیوان دەکەین بە نرخێکی پاڵپشی کراون ئەو نرخە ناکە لە سایلۆوەرەگیریە بەس بە نرخێکی کەمتر چونکە لە تۆ بێ بەراوردی نرخی بازارکەی لە بازاری ڕەشا بەچەندە ئەوەی ئێمە 650 لەو بینەدا ئەبێ نرخێکیان بۆ بدۆزیتەوە کە نە جوتیار زەرەرکە نە کۆمپانیاکەش زۆر زەرەر نرخەکە بای ئەوەندەیە کە جوتیار دەری پێی خۆش بێت زیاتر لە بازار زۆر زیاتر لە بازار ینی کەواتە هەر زیادی گەرمی جوتیارات مێنێتەوە جوتیار دڵنیا بەوەی کە لی وەردەگیرێتەوە ئەوەی بیفرۆشێت بۆ دوو کۆمپانیای بەڵام بەپێیم ئەو مواصفاتانەی کە کۆمپانیاکە دەیەوێت ئێمە مواصفاتی عراقیمان هەیە تا لە 105 ڕێگە پێدراوە کە گەن تۆزێ باشیش نەبێ بەڵام دوای لە 105 ئەوە کاتە کۆمپانیاکە خۆی بەرپرسیاریان جوتیارەکە خۆی بەرپرسیارە حەزەکە ئەو گەنمەی بە نرخ بۆ نرخە بداتە کۆمپانیاکە نەیدا یعنی ئیجبار نییە ئەتوانێت ینی گەرمەکە جۆر و بڕ و شێوازەکەی هەر چۆنێک بێت وەردەگیرێتەوە بەڵام ئەکەوێتە سەر خواستی جوتیارەکە خۆی ئایا بۆ پارەیە ئامادەیە بیدایان نا ڕەنگە ئامادە نەبێ بۆ پارە بیدا بەڵام کۆمپانیاکە دوای لە 105ەکە ئەگە گەرمەکە زۆر پیس بێ حتممە بێ بڕێکی پارەی کەمترەدا لەوەی کە لە 105 مواصفات بێ مەڵێن تا لە 105 بەو نرخەکە ئێمە بۆ دیارێکە نەبێ بیدەیتێ بەس لە پشت لە 105ەکە ئەگە گەرمەکە زۆر پیس بێ مەسەلەن ئەگەر ئێمە بە 600,000 دای بنێت ئەو ئەمە گەنمەکە ئەو گەرمە زۆر پیسە ئەو 500 دێداتێ ئەگەر بە 500ەکە ڕازی بوو تەسلیم بە وەزە کۆمپانیاکەیکە ئەتوانێت بیداتی و پارەکە وەرەگرێت ئەگەر نەیتوانێت توانێت بگێڕێتەوە نە بڵێ نایدەم بە تۆ لە بازار ڕێفرۆشم بۆ ئەم ساڵی گرفتی کەمی بەرهەمی ناوخۆیمان دەبێت لە ڕووی گەلمەوە کاکشێخ ئێمە ساڵانە بۆ 10 حسەی خۆرا ئارد کە دابەشیکەین پێویستمان بە زیاتر لە 750,000 تەن گەنم هەیە ئێمە ساڵی ڕابردوو زیاد لە 50 تەنزاتان لە ناو سەیلۆکانمان نەمابوویەوە ئەم ساڵی 685 ماوە گرتووە ئەگەر بۆ 10 حسەی بە بەردەوامی ئێمە هەمومان هەیە ئەم 10 حسەیە لە کوردستان تەوزیعکرێ گەنممان پێویستمان بە گەنمی هیچ شوێنێکە نابێت گەرمەکە جۆر و بڕ و کواڵیتەکەی باشە بۆ ئارد ئەم مانگە ئێستا کە حسەی 6 گەنمی خۆمامان دابش کرد هەمیشە هەموو مانگیەک نەکە لەم مانگە هەموو مانگیەکەیە من گەنم وەردەگرینە سایلۆکان دەچێتە ئاشەکان داهاردرێ پێش ئەوەی بینێرین بۆ لای بریکار دابەشیکە خۆمان وەکو لیژنەیەکی وەزارەت دەچین سەرپەرشتی نانکردنی ئەو ئاردەیەکن کە دروست کراوە هەم بە تەنوری بەرز هەم بە تەنوری هەم بە ساجی تاخت بۆی هەردوو جۆرە نانەکەی لێ دروست کرێ ئەگەر ئاردێکی بێکێشەیە بۆ نان کێشەی نابێت ئێمە ئەو ئاردەیەکە بەرهەمی دەهێنین ئەگەر نانی لێ دروست نەکرد تەوزیعی ناکەین بەڵام ئیترەوە چێتە لای بریکار و لەوێەوە خەڵک تاقەتی نانکاوە کێشەیەکی کە گرنگەوەی ئێمە ئەو نانی ئەو ئاردێکە هاڕین خۆمان تەجروبەی نەکەین بە کەڵکی بەکارهێنان و نانی لێ دروست نەکرێ دابەشی ناکەین بۆ هاوڵاتی گلەیەوە دەکات بۆ نمونە و ئاردێکەوەری دەگرێت پێزەکەی کەمە ینی بە قەڵکیەوە نایە کە نانێکی ڕێگوپێکی لێ دروست بکرێت بە دڵنیاییەوە ڕەنگە لای هەندێکە زوابێ هەندێک کەسی لاوانەی زۆر باش بەکاری بێن و بە تایبەت گونشینەکان خۆیان دەزان تەجروبیان هەیە و بەکاریشی دێنن بەڵام شێوازی چی ئەمەی دروست کردووە کاکشێخ وەڵاهی هێزانی چۆن ڕەنگە هەندێک بازرگان بێ لە بازاردا هەندێک بریکاری ئەو دابشکردنی ئاردەبێ هەیبەت بۆ ئاردەکەی خۆت نایڵنەوە لە کاتێک ئەم ئاردەی ئێمە لە هەرێمی کوردستان لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی تەندروستیەوە بە جۆری باشترین جۆری خۆی ئاردە چون ئاردەکانی کە مادی حافزەی تێدا ئەم مادی حافزەی تێدا نییە ڕەنگە نەخاڵەکەی مەسەلەن زۆرتر بێت زۆری زیاترە لە ڕووی تەندروستیەوە بۆیە
خەڵکێکەیە ئەمانە کە تۆزی ئاردەگەنانەکە بۆر بێ ئای بۆ دروستەکە بووی ئاردەکە لە بازارڕ بشکێ بە نرخێکی هێزان بیکرە لە خەڵک بای خۆی بفرۆشێت. خۆ ئەگەر ئەمەش بێ کاک شێخ خۆ دەبێ بۆ نمونە چاودێری بازرگانی ڕێگە بەمەنەیە ئێمە چاودێری بازرگانی لەسەرین بەڵام خەڵک ئازادە کە تۆ خۆی وەری دەگرێت و خۆی دەفرۆشێتەوە ناتوانانی پێ بڵێ مەیفرۆشەرەوە. ئێمە ئەو گەرمەی ئەدێنێ ئاردەکەی دەدێنێ بۆی بیکا بەنان بەڵام خۆی ناچین لە ماڵەوە نان ناکات و دەیفرۆشێتەوە ئێمە ناتوانین هیچ لەگەڵا بڵین. باشە بڕیارەکەی وەزارەتی بازرگانی عێراق بۆ ڕاگررتنی ئارد لە دەرەوە بۆچی بوو؟ ئەوە بۆ ئەوەیە کەوان ئێستا بەرنمەیەکیان هەیە دیارۆکوتم هەرێ عێراق لە ساڵێکدا بۆ دەحسا پێویستی بە 5 ملیۆن و 700,000 تن تقریبا هەیە 5 ملیۆن 300,000 تن گەرم هەیە بۆ دەمان زیاتر لە 1 ملیۆن تەنی ملیۆنی تەن زیاتری هەیە گەنمی هەیە ئەم لە خۆی زیادە لەگەڵ 3-4 ئاشارڕێ کەوتووە کە ئەم ئاگەنمەیان بداتێ بە نرخی پاڵپشتی کراو گەنمەکەی خۆمان بیکەن بە ئاردی سفر ئاردی سفر لە بازارڕ بفرۆشنەوە بە نرخێکی گونجاو بیدەن بە فڕنەکان و لە بازارڕ بفرۆشنەوە بۆی منافسەی ئاردی دەرەوەی پێ بکەن لە هەمان کاتی شاهاتوو نرخێکی زیاد لە پێش لە سەدادا دوای لە 125 دوای زیاتر لەسەر ئاردی سفری هاوردە دایانێن بۆی ئەو خەڵکە ئیجبار بێ ئەو ئاردی خۆمان ناو خۆمان بەکاربێنێ سوود لە بەرهەمی خۆمان وەرگرنەک بچێت لە دەرەوە ئارد بێنێ بۆیە بڕیارێکی باش تەسەوور ناکەی بڕیارەکە بێتەوەی بەرزبوونەوەی نرخی ئارد و گەلم لە بازاڕەکان چۆنە ئێمە بێت لەگەڵ دەست و پەنجە لەگەڵ ئەو ئاردی خۆمانە عێراقا نەرم بکەین ئەوەی کە هەمانە لە کوردستانیش بەرهەم دەهێنرێ لە عێراقیش بەرهەم دەهێنرێ ئەو ئاردەی کە لە دەرەوە بە دڵنیاییەوە بۆ تیجاریە ماوەدی حافزەی تێدایە لێرە لەژێر چاودێری خۆماندا لەژێر چاودێری کوالتی کۆنترۆڵە فەحەز دەکرێ بەکاردێنرێ لەبەرەوە هەوڵ بدرێت بێ هەوشیارێکی زیاتر بدێن بە هاوڵاتیان و بەنانەوە فڕنەکانیش کە بیر لەوە بکەنەوە ئیتر کاتی ئەوەیە کار لەسەر بەرهەمی خۆمان بکەین ئەمە کە ئێمە وەرگوتم چۆن سەرتاوە باسی بەرهەمی ناوخۆم کرد ئەگەر ئێمە بەرهەمی ناوخۆی خۆمان بەکاربێنەوەوانێت لە جیاتی ئەوەی بڕۆین لە پارەی قرس بنێرینە دەرەوانێ و ئاردێکی خراپیشمان بۆ بێ بەرهەمەکەی خۆمان بەکاردێنی نەوانێ بازار و جموچۆڵێکی بازرگانیش دروست دەبێت و حرەکەیەکی تیجاری لەناو بازار دروست دەبێت کە ڕەنگە کۆمەڵی خەڵک کە بێکارن سوودمەند بن تێدا باشە بەڵام گرنگەوەی لە ڕوئابوووریەکەەوە خراپ نشکێتەوە بۆ سەر ژیانی هاوڵاتی زانین چۆنەوە دراسەکرێت دوای 6 مانگ دراسی ئەم بارودۆخە دەکرێت ئەگەر بزانین ئەبێتە هۆی بەڵگرانی بەسەر هاوڵاتی و بازارڕەوە بە دڵنیایی پێداچوونەوەی پیاکرێت بە پێی ئەو بڕیارەی کە دراوە باشە بابەتی ڕسمی گومرگی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کێشەیەکی هەرە سەرەکی نێوان حکوومەتی هەرێمە حکوومەتی بەغدا بوو بۆ ئەمە دروست بوو چارەسەر کرا کاک شێخ سەبارەت بۆ ڕسمە گومرگیە ئەوە لە مانگی چواری ڕابردوو ساڵی ئەمساڵ بڵێنیژنیان پێکێ ناوە سەردانی هەموو دەواازەکان و منتخەکانیان کردووە دیارە ئەوان دەیانەوێت هەستیان کردووە کە بازگەیەکی زۆر لە نێوان وڵەشارەکانە هەیە ئەم باز هەندێک لە هەندێک بازگە حەڤە لایەنی پەیوەنددار هەیە ناو بازگەیەکە کە هەمووی لێپرسینەوە دەکا لە زۆر شوێنە پێویست بازگەدانراوە پێویست ناکە عێراق ناوڕاست عێراق و ناوڕاست و خۆلو عێراق و لە دەواازەکانی ئێمەش لەگەڵ سنووری ئێمە هەرێمی کوردستان لەگەڵ ناوڕاست خۆلو عێراقا بەعام قسەکەم هاتون دراسەیەکیان کردووە کۆمەڵی خەڵیان نووسیوە داوایان لە ئەنجومەنی وەزیران کردووە کە پێداچوونەوە بۆ بازرگانە بکرێت یەکێ لەو خاڵانەی کە تایبەت لە هەرێمی کوردستانەوە ئەوەتە کە دوو بازگە لە نێوان هەرێمی کوردستان هەیە لە منطقەی مووسڵێکیشان لە منطقەی دیالە دابنرێ ئەو بەرهەمانەی کە لە کوردستانەوە دەچنە ناوەڕاستخواڵی عێراق بەم بازگەدا بەم دوو بازگەدا تێپەڕن سێری کاڵاکان بکەن موقعی ئینتاجەکەیان بزان ئایا هەرێمی کوردستان یا هەرێمی کوردستان نییە ئەو کارگەی کە کاڵایی بەرهەمێناوە تۆمارکراوە تۆمارکراون لە منەسای ئەلکترۆنی هەیە نییە ئەگەر ئەوە هەبوو ئەو کاتە ڕێگە بدەن بڕاتە خوارەوانەی ئێمەش لەسەر خەتن ژنەیەک پێکاتەوە پێم وایە لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی بە بازرگانی و پلاندانان و کشت و کاڵ ئەوانە ڕەنگە لەم هەفتەیەدا دانیشتنی دراسی ئەو خاڵە بکەن بۆی راپۆرتێکی هاوبەش بدەنەوە بە وەزارەتی کشت و کاڵ و هەم بەغداش رازین لەسەر ئەم شێوازەیە رازینین بۆ ئەوەی بڕیارێکی گونجاو بدرێت چونکە بەڕاستی ئێمە دەمانەوێت ئەو کارگە و کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان مۆڵەتیان پێدراوە بە هەمان ئەو کارگە و کۆمپانیانەی کە لە ناوەڕاست خۆڵی عێراق مۆڵەتیان پێدراوی ئازاد بن لە ئیشکردنە ئەوە نەبێت بێتەوە وڵام من لە بەرەوەی لە هەرێمی کوردستان مۆڵەتم پێدری داویترەوە نابێت لە ناوەڕاست خۆڵی عێراق ئیشکەی یا بەرهەمەکانی بچێتە ناوەڕاست خۆڵی عێراقەوە بۆیە لەسەر ئەوە ئێستا لیژنە پێک هاتووە بە دڵنیاییشەوە ئینشاءڵڵا گەیەنە نەتیجە چونکە بەگوتەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدا گرفتەکە چارەسەر بووە گرفتەکە چارەسەر بۆ تا یەکی نۆ لە یەکی نۆ بەدواوە ئەوان ئەڵێن هەر کەسێک ناوی نییە لە منەسا
ئەو کۆمپانیەکانی لە ناو بەغدا تۆمار نەکراوە ناوی نییە دەبێ بێت تۆماریکە ئێمەش بەڕاستی زیاد لە 30,000 کۆمپانیا هەیە ڕەنگە بە دوو مانگ و سێ مانگ هەمووی نەتوانێت فریا ناکەوێت بچێت تۆماریکە پێویستی بە کاتی زیاترە پێویستی بەوەیە کە میکانیزمێکی تردا بنێن کە ئەو کارگانەی کە لە کوردستان هەیە بێ ئاطرافی پێ بکرێ ئەو کۆمپانیانی کە لە کوردستان وڵاتی وەرگرتو دەبێ ئاطرافی پێ بکرێ ناکرێت مەسەلەن بە شتێکی تری بزانێ بڵێ وەڵام ئەمە مادەم لە کوردستان وڵاتی پێ وەرگرتووە کاک شێخ سەپۆرت و پشتگیری ئەوە لە ڕۆی ئیداری و کارگەڕێکەوە بوون کۆمپانیانە قبول کراوە لەلایەن بەغداوە ئێش لەسەر ئەوە دەکەین دەبێ قبول بکرێ قبول بکرێت بەڵێ بەڵێ باشەکردنەوەی مەرزی سازان ئاگادارن کردنەوەی مەرجزاییەکە لەو کارانەی کەوە باسم کرد لە سەرەتای ئیشەکەەوە چۆن بتوانین مەرزەکان زیادکەین بۆ ئەوە بتوانین ئاڵوگۆڕی بازرگانی زیاترکەین بەڵێ ئینشاڵڵا هەوڵی جدی بۆ دراوە ڕێگەوبانەوە تەخەریکن جێرخانی بۆ دروستەکەن و زمینە ساز کراوە بۆ ئەوەی کە بێ بە ڕسمی و بە مەرزێکی نێودەوڵەتکردنەوەی مەرزەکە ڕەزامەندی ئێرانی دەبێت نازانەوە بەس ئەوەیە بە تەنسیقە تنسيق يعني حكومة إيران يعني العراق لقال بخذ إيران قصة شو ما بيوستك بيونديك بإيران ويا تبي أوان العراق هيك شيء كيني للروح نخير تبي بالرزامة دي هو بيما الرزامة ديشن حسك أنا واني جوالو قرب بعض الجاني بشوف خازن شيء وانيشا بلا مكان يعني يد ولا ناوي مساق تبي تو بلا مية مش جت أو ديوي زور سباس بو بريس كاك شيخ نوزاد كامل برا بريقشتي بعض الجاني هنا سباس بو أم درفته دوباره بخير بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتەوەرێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ